هەر کەسە لە هەنبانەی خۆیدا گوێز دەژمێرێ. خەڵک و جەماوەری بەڕێزی کوردستان، لەوەتەی بڕیارم داوە لە سەنگەر و ڕیزی مەزلوم و چەوساواندا بم، لەو کاتەوەی فامیشم کردوێتەوە ئەو بڕیارم داوە کەم و زۆر لەلایەن کەسانێکی جۆرا و جۆرەوە دژایەتیم کراوە و دەکرێ، وەک چۆن کەسانێکی زۆر زۆریش پشتگیری و هاوکاری خۆیانیان بۆ ڕاگەیاندوم. پێشم وایە هەر کەس بوون و کەسایەتیەکی هەبێ دۆستانی خەمخۆر و دڵسۆز و ناحەز و دوژمنانی داخ لە دڵیشی هەردەبن و پێویستەوە بە شتێکی ئاسایی وەربگرێ. بەڵام ئەوەی نائاسایی و شایستەی هەڵوەستەیە ئەوەیە کەسانێک بە ناوی نووسینی یاداشت و بیرەوەری و مێژوو هەتا دوایەوە یان هەر بەبێ هیچ بۆنەیەکەوە دەست بکەن بە هێرش و پەلامار و هەوڵدان بۆ ناشرینکردنمان و شێواندنی مێژوو و ڕووداوەکانی، ئەویش بە قسەی زاری ڕوت و ڕەجاڵ و بەبێ بەڵگە و بەبێ خستنە ڕووی هیچ دۆکمنتێکی سەلمێنەر و ڕاستگێڕەری قسەکانیان. هەڵبەتە سەرجەم ئەو قسە و تۆمەت و پرۆپاگەندانی ئێستا و پێشتر و دواتریش لە دژم کراون و دەکرێن، نرخ و بایەخی ئەوەیان نییە ئەرکی وەڵامدانەوە و پوچەڵکردنەوەیان بکێشم، چونکە لە خودی خۆیاندا پوچ و قرپۆکن و شایستەی قسە لەسەرکردن نین. جیاوازی نێوان ڕاست و درۆ بەڵگەیە بۆ یەکەمیان و بێپشت و پەنایی دووەمیانە. خوای کاربەجێش فەرموویەتی ئەگەر ڕاستن بەڵگەکەتان بێنن، کەواتە قسەی بێ بەڵگە پوچەڵە و حەوجەی پوچەڵکردنەوە نییە. لە مێژە گوتومە حەز ناکەم وەڵامی قسەی سووکی خەڵکی بچووک بدەمەوە. فاشلترین کەسیش بابایە کە جگە لە هەوڵدان بۆ ناشرینکردنی خەڵک و ڕوخاندنیان هیچ هونەرێکی دیکەی نییە. ئەوەی پاڵنەریشم بوو ئەم چەندێڕە بنووسم، داواکاری و جەختکردنەوەی ژمارەیەک لە دڵسۆزان بوو. گوتیان کەسانێک کە لە نزیکەوە ناتناسن ڕەنگە بکەونە ژێر کاریگەری ئەو قسە و قاڵ و تۆمەتانەی لەسەر و دڵی نەخۆشی کەسانێکەوە دێن کە ڕەچاوی چاودێری خوا و فریشتەکان و لێپرسینەوەی قیامەت ناکەن و دەربەستی ژنین ڕاست دەڵێن یان درۆ. بە هیوایەوەی ئەو جۆرە کەسانە چاوێک بە خۆیاندا بگێڕنەوە و دڵنیابن کە بەو ڕەفتارە هەر خۆیان بێزرا و ناشرین دەکەن و جگە لە دڵ ناڕەحەتکردنی خوشک و برایانێکی دڵسۆزمان هیچ زیانێکمان لێ نادەن، چونکە ئەوان لە مێژە ئەوە پیشەیانە و هیچیشیان بە هیچ نەکردووە و بۆ دنیا و دوا ڕۆژیان وا باشترە دەست لەو پیشەیان هەڵبگرن. بێگومانیش هەر بەرژەوەندی و تەماعێک لەو ڕێوە دابینی بکەن حرام و پیسە و بۆ دنیایان مای عیبداری و بۆ قیامەتیشیان هۆکاری گوناهباری و سزاباریە. سەربارەش ئەو کەسانە بیانەوێ یان نا ئاو بە ئاشی ستەمکاران و قۆرخکاران و گەندەڵکاراندا دەکەن، با هەر تەماشا بکەن لەگەڵ کێدا بوونە هاوڕاز و هاو ئاواز. بەڵێ ئێمەمانان باجی دژاتی ستەمکاری و قۆرخکاری دەدەین و ئەوانیش نانی هاوڕازی و هاو ئاوازی ستەمکاران دەخۆن. کۆتایی ئەم چەندێڕەش بەم بیرەوەریە کورتە دێنم. لە زیندانی کڕۆپەری ئەمریکیەکاندا چەند جارێک بە ئەشکەنجەدانەوە داوایان لێکردم لەسەر پارتی و یەکێتی قسەیان بۆ بکەم و زانیاریان پێ بدەم. منیش پێم گوتن خۆتان لێیان بپرسن و من هیچیان لەبارەوە ناڵێم. گوتیان ئەدی بۆچی ئەوان لەباری تۆ زۆریان قسەی خراپ بۆ کردوین و بە قسەی ئەوانیش تۆمان گرتووە. پێم گوتن ئەگەر ئەوان ویستبیان بە درۆ و بوختان من ناشرین بکەن، من ئیمان و جوامێریم ڕێم نادات بە قسەی ڕاست و حەقیش کەس ناشرین بکەم. عەلی باپیر 30/4/2023 زاینی 10 شەوالی 1444 کۆچی.